بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ لە کوتاڵی ئاسۆین بە خۆشحاڵی و میوانداریان کردوین. گفتوگۆکەین لەگەڵ کاگاسۆ محەممەد کە بەڕێزیان خاوەنی کوتاڵی ئاسۆن قسە باسەکەین سەبارەت بە گرنگیدان بە جلی کوردی لە بۆنە جیاوازەکاندا. کاگاسۆ سڵاو لێبێ، سڵاز بۆ ئەوەی ئەمڕۆ میوانداری ئێمەتان کرد. سڵاو بەخێر بێن، سەرچاو بەخێر بێن، خۆشحاڵین بە کەناڵە جوانەکەتان. زۆر سپاس. کاگاسۆ سەرەتای پرسیارەکانم پێم خۆشە لەوە دەست پێ بکەم، بزانم تۆ ماوەی چەند ساڵە وەکو پیشە ئەم پیشەیەت هەڵبژاردووە، ماوەی چەند ساڵ ئەم کاراکەیت؟ ئێمە ساڵانێکە خەریکی ئەم کارین لە ساڵی 2002 دەستپان کردووە بەم کارە، نزیکی 14 بۆ 15 ساڵێکە بێت لەم بوارە کار دەکەین. باشە، بیرۆکەی چۆن بوو؟ مەسەلەن چۆن ئەم بیرۆکەیت لەلاگەڵا بڵەبوو کە تۆ مەسەلەن ئەم پیشەیە هەڵبژێریت؟ عادەتەن خۆی پیشەی قوماش فڕۆشی هەمیشە ئەوەی بینی بێتمان، مەسەلەن پیشەیەکە کە لە باو باپیرانەوە ئەمێنێتەوە، زۆرمان بینیەوە کە باپیرەکە ئەم پیشەی کرد بە هەمان شێوە کوڕەکانی و نەوەکانی ئەم پیشەیان هەڵبژاردو. بزانم لای توش بە هەمان شێوە بوو یا خۆت پیشەیەک بوو کە خۆت حەزت کرد هەڵی؟ بەڵێ من بە مناڵی ژەر شاگرد بووم لە بازار لە لای کەسێکی خزمی خۆمان، ئیتر لەو کاتەوە حەزم لەم کارە کردو، ئەم کارم هەڵبژاردووە. ئیتر لە ساڵی 2002 دوکانی خۆمان هەبووە. زۆر باشە. هەر خۆت ئەم کارەکەی بەتەنیا خۆت لەگەڵ کەسوکار و لەگەڵ؟ نەخێر، ئێمە ستافێکین، برام لەگەڵایە و برازام و فەرعی دوو فەرعمان هەیە ستافەکە بەڕێوەیە بن. لەقەکەی تریشتان هە لە شاری سلێمانیە؟ بەڵێ هە لە ناو شاری سلێمانیە. زۆر باشە. بزانم هەستت چۆنە کاگاسۆ کە باسی ئەوە کرد کە برا و برازا و کەسوکار لەگەڵ تا کارەکەن، هەستت چۆنە لە ڕێگەی ئەو ئیشەی تۆ مەسەلەن چەند خێزانێکی تریش ئەژێت لەسەر ئەم دوکانە، هەستێکی چۆنە؟ بەڵێ هەستێکی خۆشم هەیە بەڕاستی کە ئەزانم چەند کەسێکم لەسەرم ئیشەدا مەزراندووە، هەستێکی زۆر خۆشم هەیە. بزانم لە بەرنامەتان نییە پرۆژەکەت گەورەتر بکەی بۆ نمونە لە شار و شارۆچەکانی تر لە بکەیتەوە، چونکە لە ئێستا کەسانێکی زۆر خاتونەکان زۆر شارەزای ئەم کوتاڵی بەڕێستن، هەم بەهۆی کوالەتی قوماشەکان و هەم بەهۆی نرخی گونجاو لە بابەتەکانتانە. مەسەلەن قەداوەتان لێ نەکراوە یاخود بیرۆکەی ئەوەت لە گەڵاڵە نەبووەکە، لەقی تر بکەیتەوە لە شار و شارۆچەکانی دیکە؟ بەڵێ ئێمە بەنیازی ئەوەین ئیشەڵا لقمان بکەینەوە لە چەند شار و شارۆچکەیەک ئیشەڵا بەتەمای ئەوەین. بەڵێ زۆر باشە. بزانم ئێوە سەرچاوی قوماشتان لەکوێیە؟ بۆ نمونە قوماشەکان لەکوێ ئێنن؟ ئەم بابەتانی کە زۆر زۆر بابەتی تایە، بابەتی کوردەواری تایە، بۆ نمونە قوماشە کۆنەکانی تایە، تازەکانی تایە. بزانم ئێوە ئەم قوماشانە لەکوێوە ئەهێنن؟ ئێمە زیاتر بابەتەکان لە وڵاتی هیندستان و سین و دووبەیەوە هێنین. خۆمان لەوێ لەسەر خواستی خانمان تەڵەبیەکەین و ئەیان هێنین. سین و هیندستان و دووبەی. ئەو قوماشانەی کە لەوێن هیچ کات لەگەڵ خواستی ئێمە یەکەگرێتەوە کاگاسۆ؟ بەڵێ بە تایبەتی هیندستان زۆر لەگەڵ جلی کوردی خۆمانە یەکەگرێتەوە. زۆر مۆدێل کە ئەوان بۆ کە خۆیان بەکاری دێنن لای ئێمە کرێ بە کراس و کەوە، زۆر زۆر جوان و تایبەتە بۆ ئێرە. بەڵێ زۆر باشە. بزانم هیچ کات خاتونێک هەیە بۆ نمونە بە تایبەت بابەتێک هەڵبژێرێت داوای بکە ئێوە بۆی بهێنن؟ تەڵەب خاستان هەیە؟ بەڵێ ئەوەشمان هەیە، گەر خاتونێ خۆی قوماشێکی بەدڵ بێت ئێمە تەڵەبیەکەین و ئەیهێنین. زۆر باشە. بزانم لە ئێستا لە وەرزی پاییزە ئەگەر بۆ نمونە وەرزەکان جیا بکەینەوە، بە تایبەت خۆت وەکو ئەوەی کە شارەزایت هەیە چەند ساڵەکە لەم بوارەیەیت، لە وەرزی هاوینە زیاتر چ قوماشێک چ بابەتێک زیاتر ئەفرۆشێەوە؟ لە بەرزی پاییزە زیاتر چی ئەفرۆشرێ؟ بۆ نمونە ئێستا وردەوردی ئەمە لە وەرزی پاییزین، زیاتر کامە قوماشانە ئەفرۆشێ بۆ جلی کوردی؟ لە وەرزە ساردەکانە زیاتر خانمان حەز بە قوماشێکی ڕەنگە تۆخەکانەکەن، لە وەرزە هاوین و گەرمەکان و فێنکەکانیش زیاتر بە ڕەنگا و ڕەنگ و ڕەنگە کراوەکان دەکەن. باشە. بزانم ماوەک چەند ڕۆژێک پێش ئێستا یادی 240 ساڵی دامەزراندنی شاری سلێمانی بوو. بزانم هیچ بەهۆی ئەوەی کە بینیمان بە خۆشحاڵیەوە زۆرێک لە خانمان مامۆستایان قوتابیان فەرمانبەران هەمویان بە جلی کوردی و ئاڵواڵاوە مەسەلەن پێشوازیان لەم یادا ئەکرد بە خۆشحاڵیەوە. بزانم هەستان کرد کە گەرم و گوڕیەک هەیە لە ناو بازارە؟ خۆی لە کاتی بۆنە و ئاهەنگەکانە خانمان زیاتر ڕووەکەنە دوکان و بازارەکان،
ئەم ساڵیش و پاریش زیاتر گرنگی دراوە بە یادی شاری سلێمانی خۆشەویست هەرچەندە بەهۆی دواکەوتنی موچەوە کاریگەری هەبووە لەسەر کڕیارەکان بەڵام ئێمە وەکو کوتاڵی ئاسۆ نرخەکانمان گونجاوە ڕەچاوی باری دارایی مشتریەکانمان کردووە. بەڵێ زۆر ڕاستە ئەوم بین و بیستمە کە زۆر جارکە دەستان خۆش بێک ئەو بیرۆکێکی زۆر باشەکە هەمیشە بیر لەوە ئەکەنەوە کە نرخەکانتان گونجاو بێت هەوڵی ئەوەمان داوە کە نرخەکانمان گونجاو بێت چونکە بار و گوزەرانی خەڵک زۆر باش نییە لەم کاتەیە. زۆر ڕاستە بزانم کاگاسۆ بۆ ئەم یادە خانمان زیاتر چ بابەتێکیانە بەر زیاتر حەزیان لە چ بابەتێک بوو چ ڕەنگێک بوو وەنم لە پاییزەیە بۆ باسیەوتکە کە ڕەنگە تۆخەکان ئەبرێن بەڵام زیاتر خانمان هەنێ خانم هەیە بۆ نمونە گوێ نادا مەسەلەن بە وەرزەکان زیاتر حەزی لەسەر چ بابەتێ بێ یاخود کامە ڕەنگی نەبێ هەڵی ئەبژێرێ بزانم چ بابەتێک زیاتر ئەبرات چونکە ئێستا ئەگەر سێری بکەم بابەتێکی زۆر هەیە لە دوکانەکەیە ئەگەر بتوانی بەناو قماشەکانە پێ بڵێ بزانم ئەم ساڵ زیاتر کراس و کەوا ئەڕۆی ئەم کراسە نقێمانەمان هەیە زیاتر مۆدێلێتی ئەو سوورەیان بۆ خەنەبەندان زیاتر تەڵەبی لەسرە بابەتەکان حەبسەخان ئەم مۆدیلە قەدیمەکان ئەوانە زیاتر خواستی لەسرە. باش ئەو حەبسەخانە تازەیە ئەو مۆدیلەیە خودت هی کۆنە و تازە کراوەتە من بیستووە هی ساڵانی ڕابردووە و تازە کراوەتەوە بەڵێ. باشە ئەوە لە هەموو کوتاڵێکە من ئەم ڕەفەیە بینم کاگاسۆم VIP ها وایە بزانم ئەمە لەسەر چ بنەمایەک بۆ نمونە ئەکرێ بە VIP لە ڕۆی نرخەوەیە خۆ لە ڕووی کوالێتیەوەیە خۆ لەوەی بۆ نمونە بە تۆپ نییە تاکە ها مەسەلەن لەسەر ئەو بنەمایانە دایئەنێن بەڵێ ئەم قماشانە خۆی تاکن کێت هەر بەشی کراسێکە تاکە و خانمان زیاتر حەزیان بەمانەیە حەزیان بەمانەیە VIP بۆ ئاهەنگەکانیان زیاتر ئەمانە بن بڵێ هەل لە ڕووی سعریشەوە ئەمانە سعریان سعریان بەڵێ بەدڵنیاییەوە گرانترە ئەمان لەوانی تر. باشە بزانم کاگاسۆ باسی ئەوەت کرد کە زیاتر بۆ نمونە کراس و کەوا بۆ ئەم ساڵ زیاتر پڕفرۆشترین بۆ لە لای تۆ بزانم خانمان زیاتر ئەو پارچانی ئەیان بن حەزیان لە چ بابەتێکە بۆ نمونە زیاتر کەوا ئەکەن یاخود هێلاک یاخود سەڵتا چونکە من ئەوەی بینی بێتم هەستەکەم ماوەیە کە تۆزێک سەڵتەکەم بووەتەوە نایبینم. بەڵێ بزانم وایە یاخود خۆی زیاتر ئێستا کراس و کەوا ئەبن بەڵام لە کەسێکەوە بۆ کەسێکە جیاوازە بابەتەکانی کەش زیاتر گرنگی پێدرێت وەکو سەڵتە و کراس هێلک و کراس ئەم بابەتانش گرنگی پێدرێت و بەپێی خانمەکان بەپێی جیاوازی ئەوانش زیاتر تەڵەبی لەسرە. باشە بزانم هیچ کات بووە بۆ نمونە کەسێک بێتە ئێرە قوماش بکڕێت قەت بووە مەسەنە ڕێی بەڕێستان وەرگێ بۆ نمونە بڵێ کاگاسۆ من حەزەکەم بەپێی ئەزمموی خۆت بەپێ و ئەزمموی کە هەتا مەسەرەن قاتێکم بۆ هەڵبژێریت تۆ هاوکاریانەبی خەڵکاری خانمانەبی مەسەرەن لە هەڵبژاردننی یاخود پێداڵێن کامە مۆدیلی تازەیە کامە بابەتی تازەیە. بەڵێ بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە ئێمە هاوکاریانە بین زۆربەی خانمەکان بەپێی ئەزمموی خۆمان یەنە لای خۆمان ئەڵێن قماشێکی جوان کە تازە هات بێتە بازار و کە تاز لای ئێوە تایبەت بێت داوای ئەوە لەکەن ئێمەش بەپەوەی ئەزمموی خۆمان ئەو قماشێکە خۆی بەدڵەتی بۆی هەڵەبژێرین و بۆی داهانین. باش قەت بۆ نمونە ڕێی خۆتان تێکەڵی مەسەلەن ڕێی ئەوان بکەن چونکە هەنێ کاتەیە مەسا هەنێ خانەمیەتە لای ئێوە لەوانەیە کەمێک کێشی زیای هەبێ مەسەلەن یاخود زۆر زەعیف بێ مەسەلەن ئەو کەسانی کە مەسەلەن کێشی زیان هەیە ئەگەر کەوا لەبەرکەن بۆ نمونە جوانترە بە پێچەوانەوە ئەگەر ئەوەی کێشێکی کەمی هەیە و باڵای بەرزترە مەسە هێلێک لەبەر کا جوانترە مەسەلەن هیچ کات ڕێی خۆتان تێکەڵی ڕێی ئەو خاتونانە ئەکەن کە مەسەلەن شت هەڵەبژێرن پێیانەڵێن مەسەلەن بەپێی ڕەنگی پێستەکەتان بەپێی جسم و باڵاکەتان بەپێی کێشەکەتان مەسەلەن ئەو ڕەنگانە هەڵبژێرن یاخود ئەو بابەتانەیە هەڵبژێرن بەدڵنیاییەوە بەدڵنیاوی هاوکاریانە بین بەپێی جسمی کەسەکە پێیان دەڵێن کەم بابەتە بۆ تۆ جوانە لە تۆ ئەگونجێت ئەوەی بۆ داهانین بەدڵنیاییەوە بڵێ تووڕە نابن تووڕەشە بن ئێمە کاری خۆمانە کێشەمانی زۆر کات بینیومە بۆ نمونە خاوەن دوکانێک مەسەن پێشنیاری کردو بۆ خاتونێک لەسەر ئەو بابەتە ئەنێ کاتەهاڵێت پەیوەندی بە تۆوەنیان حەزم لەوەیە بەڵام کڕیارەکانمان هەمووی چەند ساڵە لێرە بەردەوام لای خۆمان شتەکردن کێشەمانەوانە نییە تووڕە نابن بۆ مۆزوع.
باش باسی ئەوە کرد کە کۆمەڵێک بابەتت هێناوە ئەمساڵ لە هیندستان و لە وڵاتی سین و دوبەی. بزانم ئەو بەرهەمە تازانە کامانن بۆ نمونە ئەم سێتەی بەری من بە سوپاسەوە ئەمڕۆ کاگاسۆ سپۆنسەری جلوبەرگەکانی منی کردو دەست و چاوت خۆش بە سوپاس بۆ دیاریەکەت. بزانم ئەم کاوە کراسی من بۆ ئەمساڵ مۆدیلە؟ بەڵێ ئەم کاوە کراسە خۆی زیاتر ئەمساڵ مۆدلی ئەم حاشەدارانەیە، ئەمساڵ مۆدلی ئەم بابەتەی تۆیە. بڵێ ئەم بابەتە لە وڵاتی هیندستان و هێناومان ئەمە تایبەتە بە کوتاڵی ماشەکە ئەمە قەیفەیە؟ ئەمە قەیفەیە بەڵێ. ئێستا لەم وەرزەیە ئیتر ئەمە زیاتر خواستی لەسەر خانمان. بڵێ لەسەر چ بنەمایەک بۆ نمونە ئەم حاشیە و شتە ئێوە دروستیە کە مەسەن بیرۆکەکانتان چۆن لاگەڵاڵە ئەبێت، چۆن مەسەلەن بیرۆکی ئەواکی کە ئەمساڵ ئەم حاشیە دانێن یارە خۆر بڵن ئەلوانەکان چۆن هەڵەبژێرن؟ ئێمە زیاتر و ڕنگانە دانین کە خانمان حەزیان لێتی. اینجا ئەم ساڵ زیاتر مۆدلی ئەم حاشەدارانە بوو، ئەو حاشانە هەڵەبژێرین کە ناسک و تایبەتە بە خانمان. باشە ئەم هینانە ژەر بیرۆکی خۆتانە؟ ئەمە ئیشی دەستە یا خۆت هینە؟ ئەمە لە وڵاتی هیندستان تەدریسە و ئیشی دەستە. بڵێ ئەمەش ڕنگ و هینەکەشی خۆتان هەڵێبژێرن؟ بڵێ ڕەنگەکانیشان خۆمان هەڵێبژێرین بەپێی بۆ نمونە ئێستا لەم ڕەنگەی جەنا بدەم کاربۆنیە ئەبێ بزانین چ ڕەنگێکی لەگەڵ جوانە ئەوەی لەسەردانی. باش ئەی ئەم قوماشی کراسەکە ئەمە تەرزەوبارانە؟ ئەمە تەرزەوبارانە لە بازاڕە لە هەموو دوکانەکانمان هەیە. تەرزەوبارانەکەش خۆتان هێناوتانەتەوە؟ تەرزەوبارانەکە بازار هەموو دوکانێک ئێستا وابزانم لەم بابەتانەی هەیە. بڵێ من بیرم میەوە بزانم لە شەشی سەرەتایی بووم مناسبە هەبوو ئەم تەرزەوبارانم ڕاستە هەنیە مۆدێلانە ئەوە کۆنە، بەڵام ئەم ساڵ ئەم یەک دو ساڵە تەرزەوباران خواستی زۆر لەسرە بە هەموو ئەلوانێک. ئێستا ئەمانە بەردەستن؟ بەڵێ ئێستا هەموو ئەلوانێکی هاتووە، قماشێکی جوانە و خواستی زۆر لەسرە، بۆ کراس زۆر بەکاری دێن. باشە بزانم کاک سۆباسی هەنێک کراسی قەیمیمان کرد پێش بەرنامە و پرسیارەشمان لێمەکە بەس قەی ناکە. بزانم هەنێک ناوەکانی ئەو کراسە قەیمانە تۆزە بیرم بخەیتەوە ئەوانی کە ساڵانی حەفتاکان و هەشتاکان و نەوەدەکان مۆدیلی بووە، بەڵام لە ئێستاە مەسەلەن ئێوە وەکو کوتاڵ فڕۆشەکان ئەم مۆدیلانەتان هێناوەتەوە ناو بازار. بزانم هەنێ ناوم پێ بڵێ بزانم چۆن ناوەکانیان حەبسەخان هەبوو، مستەشار هەبوو. ئەم مۆدیلانە لەم ساڵانەی ئاخیرە هاتۆتەوە. ئێستا هەنێک ناوی کە هەیە زۆر لە بیرم نییە، ئەمانە زیاتر لەم ساڵانەی دوایە خانمان حەزیان لێ کردوتەوە هاتۆتەوە بازار. باش بزانم ئەو مۆدیلانە هاوینەن یاخود زستانن ئەو بابەتانە؟ بۆ فەرق بۆ وەرزەکان ناکات. خانمان تا چۆن مەسەلەن حەزیان لەو بابەتە کۆنانەیە؟ خانمان لەم دوایە زۆر حەزیان لە بابەتە کۆنەکان هەیە، کلاسیکەکان. بڵێ ئەم ساڵی بەتەمان بۆ وەرزی هاوین ئەو بابەتە کۆنانە تازە بکەنە هەر هێنی هەیە مەسەلەن خواستی لەسرە بە دڵنیاییەوە ئەو وەرز کۆنەکان هەم تازە ئەەکەینەوە و هەم بابەتی خۆشمان تایبەت بە کوتاڵی ئاسۆ بابەتی ترمان هەیە. واتە بێجگە لەم بابەتی کە بەڵێ ئیشەڵا بابەتی ترمان لە ڕێگایە و شتی جوانترچمان ئیشەڵا ئابێت. زۆر باشە. بزانم لەگەڵ بۆنە و ئاهەنگەکانە بە تایبەت بۆنە کوردەواریەکان بۆ نمونە خەنەبەندان مارەکردن یاخۆت جلی بووک لە ئێستای بە خۆشحاڵیەوە خاتونەکان بووکە جوانەکانمان زۆر هەسانم بیریان لەو کرێتەوە خەنەبەندان بکەن و ئەو بابەتە کوردەواریانە زیندوو ئەکەنەوە. بزانم هیچ بابەتێکی تایبەتتان هەیە مثلەن ئەم بڵێ تایبەتیەکەین بە بووک تایبەتیەکەین بە خەنەبەندان هیچ ئەو بابەتانە ئەهێنیتۆ؟ بەڵێ ئێمە بۆ هەموو بۆنە و ئاهەنگەکان قماشی تایبەت بە خۆمان هەیە کەیان هێنین بۆ ئەو بۆنە و ئاهەنگە. بڵێ بە دڵنیاییەوە قماشی تایبەت بە بۆنە و ئاهەنگان جیاوازە و خۆمان ئەیان هێنی. خەنەبەندانتان هەیە؟ خەنەبەندان بڵێ زیاتر بۆ خەنەبەندان قماشی سوور خواستی زۆر لەسرە. بۆ جلی بووک و ئاهەنگەکان ڕەنگی پەمەی و ڕەنگە و ڕەنگەکان ئەمانە زیاتر خواستی لەسرە. بڵێ ئەمەی خەنەبەندانەکەش ئەمەی پشتی من ئەمیش یەکێکە لە مۆدیلەکان ئەوە یەکێکە لە مۆدیلەکان. بڵێ خەڵک زیاتر چۆن حەزی لەم بابەتانەیە کە کەواو کراز لە یەک ڕەنگ بێ کاگاسۆ؟ زیاتر حەزیان لەوەی کەواو کراز لە یەک ڕەنگ بێ. بڵێ چونکە ساڵانی پێشوو هەستەکەم ئەو بابەتە کەم بوو زۆر جیاواز بووە مەسەلەن ڕەنگەکان زۆر جیاواز بوون جاریوا بوو دژی یەک بۆ ڕەنگەکان هەڵێبژار بەڵام ژلی کوردی چونکە خۆی جوانە ئەو ڕەنگانە تەنسیقە بوو بەڵام لە ئێستا چۆن ئەم مۆدیلە ئەمە بیرۆکەی هەر کوتاڵ فرۆشەکانە ئەم بابەتەتان ئەمە بیرۆکەی کوتاڵ فرۆشەکانە زیاتر حەزیان لێ یەک ڕەنگ بێت زۆر جوانە لە ئێستاە بەڵام کەسەکانیش جیاوازن هەندێک لە خانمان هەیە حەزیان هەر لە ڕەنگا و ڕەنگە ئەوەش خۆمان بەپێی ئەزمموی خۆمان بۆیان دیارەکەین و
بۆیاندانی. ماوەی پێش ئێستا ساری هندیشتان هێنا ئێوە کاک ئاسۆ ئەوە بیرۆکەیە لە چیەوە هات ئەو ساری هندی خەڵک چۆن پێشوازی لەکە خەڵک حەزی لێ بوو خانمان بە خۆشحاڵیەوە ساریمان هێنا لە وڵاتی هندستان هەم کراس و کەواکەی لێ دەرچوو هەم نرخی گونجاو بوو ئەوە زۆر باش بوو خەڵک لەو کاتەیە کە وەزئی زۆر باش نەبوو هەم نرخەکەی گونجاو بوو هەم بەشی کراس و کەواکەشیە کرد خواستی زۆر لەسەر بوو بە دڵنیاییەوە بڵێ زۆر باشە بزانم ئێوە هیچ کات بیرتان لەوە کرۆتە بەزەم بەرگدووری تایبەت بە خۆتان هەبێ بۆ نمونە ئێستا ئەو ڕۆژەکە ئەم جلانت بۆ من نرد بە سوپاسەوت ئەگەر بەرەودرونیە باخۆم بۆت بدورین و بۆت بنێرینەوە بزانم هیچ کات گرنگە کوتاڵ فڕۆشەکان مەسەن بەرەودووری تایبەتی خۆیان هەبێ لەوانێت تو ئەم قۆماشەی کە دات ناوە مەسەلەن بیرۆکەکەەوە هێنابێتت لە وڵاتی هندستانەوە کە بکەی بە کراسێکی هاتێر و تەسەلی جوان مەسەلەن قەت بیری لەو کرێتەوە خۆت پێشنیارکەی بۆ بەرەودوورەکان کە بۆ عرضکردنی بابەتەکە مەسەلەن ڕێی خۆتی تێکەڵ کێشکەیت بەڵێ خۆی گرنگە ئێمە وەکو کوتاڵی ئاسۆ بەڵێ بەرگدروی خۆمان تایبەت بە خۆمان هەیە گرنگە بەرگدرو کوتاڵ فرۆشەکان پەیوەندیان هەبێت بەڵێ ئێمە پەیوەندیمان هەیە و بەرگدروی خۆشمان هەیە زۆر گرنگە کە ئێمە بەرگدروی خۆتان هەبێ کوتاڵ فرۆشەکان بەرگدروی خۆیان هەبێ بزانم بابەتەکان هیچ کات گۆڕانکاریەکان لە بابەتەکان یاخود هە لەسەر ئەو بابەتە قەیمانە ئەیدووری مۆنسە کراسی مثلا بادینی هەیە مەسەن شکاکی هەیە ئەو قماشانی کە تو ئاماژەی پێەکەیت و ئەیهێنی مەسەن لەگەر جۆرەکەی نوعێ بە قماشەکە نوعێک بێ بۆ هەموو لەو بڕینانە ئەبێت یاخۆ تۆ خۆت دیاری ئەەکەی کە ئەم قماشە بۆ نمونە ئەم بۆ ئەم کراسە سادەیە ئەبێ بۆ نمونە ئەم شێوازەی من لەوانەیە بۆ شکاکی نەبێ یان لەوانەیە بۆ بادینی نەبێت تۆ خۆت ئەموو کات ئاماژە بەواکەی بۆ ئەو کەسانی کە هەڵێ بژێرن کە ئەمە بۆ ئەو جۆرە نوعەتی دووری نەنابێت بەڵێ ئێوە قماشەکان جیاوازن هەندێک قماشەیە ڕێک تایبەتە بە سەقزی و بە بادینی و شکاکی و ئەمانە ئەمە خۆمان پێیان دەڵێن کە ئەو قماشە تایبەتە بێ بەوانە خۆشیان خانمەکان جاری وایە حەزیان لە دوورینی سەقزی و ئەوانەیە ئێمە پێشنیاریان بۆکەین کە ئەو قماشە ئەگەر نەبێ پێیانڵێن ئەو قماشە بۆ ئەو مۆدێلە جوان نییە لەو بابەتانەیە ڕێی خۆتان بەڵێ ڕێی خۆمانیان پێڵێن بڵێ زۆر باشە کاگاسۆ ئەم ساڵ ئەگەر باسی ترند بکەین و باسی مەسەلەن جۆرە باوەکانی ڕنگ بکەین بۆ ئەم ساڵ بۆ نمونە جەرگی دەرچوو بۆ ئەم ساڵ ڕەنگی ترندی ئەم ساڵ جەرگیە بزانم بۆ ئەم ساڵ چه بابەتێکی جەرگیت هەیە چونکە ئێمە کە ئەیبینین هەموو مۆدێلەکان لە مۆدێلی جلی دەرەوە و لە مۆدێلی قاتی ماڵەوە لە مۆدێلی هەموو بابەتەکان ئەو ترێندا ئەبێ بەشدار بێتە بزانام تۆ بیرت لەوە کرێتەوە لە ناوجلی کوردیشە ئەو ڕەنگە هەبێت بەڵێ بە خۆشحالیەوە ئێستێمە زۆربەی بابەتەکانمان کە هێناومانە هەم جەرگی و شەرابی ئەو ڕنگانەی کە زۆر خواستی لەسرە کە دروستیەکەین ئەو ڕنگانە هەوڵەدەین ئەو ڕنگانە کە خواستی لەسەر ئەو ڕنگانە دانین بەڵێ ئێستا لە زۆربەی بابەتەکانمان ئەگەر کامێرامانەکە دوای بیکاتە سەری ئەو ڕنگانەی کە خواستی زۆر لەسەر ئەوانەمان داناوە لە ناو باشە لەگەڵ چ ڕەنگێک ئەوە جوانن بۆ نمونە ئەو جەرگی و شارابی ئەوانە لەگەڵ چ ڕەنگێکی ترا تەنسیق بکرێت جوانە بەڵێ مارۆنی خۆی لەگەڵ ڕەنگی زەردا کاربۆنیە لەگەڵ ڕەنگێک دژی خۆی بێت زۆر جوان دەرەچێت بڵێ زۆر ئەتوانین بە هەمان شێوە لەگەڵ هەردووکی بۆ منە کراس و کاکەش هەر ماڕۆنی بێت بەڵێ ئەوەش تۆنەکانیان جیاواز ئەوە ئەکتوانی هەردووکی لێ بکەی ئەوەش زۆر جوان دەرەچێت بڵێ باشە کاگاسۆیە خۆتان کە ساڵانەیە بە پێش نەورۆز ئەیبینین کۆمەڵک بابەت عرزەکەن بۆ نموناڵەن ئەم ساڵ مۆدەی ئەمەیە ئەو خۆتان ئەم مۆدی لە هەڵەبژێرن خۆتان پێتان باشە کە ئەو بابەتە بکەن بە مۆدە بۆ ئەم ساڵ ئێمە خۆمان ئەو بابەتانی کە هێنین ئەم بابەتەمان پێ جوانە کە خۆمان حەزمان لێتی و کە ئەزانین خانمەکان پێیان جوانە دای ئەنین ئەڵێن ئەمە بۆ کەیهێنین نزیکی بەهارە بێت ئەیهێنین دایانین ئەڵێن ئەمە بۆ ئەم ساڵ دایانێن و ئەبێتە مۆدێلی تر ئەو ساڵە باشە بزانم لەگەڵ کوالەتی قوماشات چۆنن بزانم تا چۆن مەسەلەن پێت باشە کە ئەو بابەتانی کە ئەیهێنیت ڕاستە نرخەکانیان هەرزانە بەڵام سەر کوالەتێکی باشیانە بێ مادەی نایلۆنی زۆرتیانە بێ یاخود زۆر زبر نەبن بۆ نمونە لە ڕووی ڕەنگەوە هەنێک کات ئەیبینین قوماشەها ڕەنگی نییە یاخود لە ئاوانی ڕەونەقی جوانێت تا چۆن لەگەڵ ئەوەیە کە ئەو ڕەونەقێکی جوانیە بێت چونکە جلی کوردی دایمە بۆ ناسراوە مەسەن ڕەونەقی هەبێت جوان بێ بگەشێتەوە ئاوە
ئێمە زۆر گرنگی بەوادەین کە لە پێش ئەوەی کە جوان بێ هەوڵێن کوالەتی قوماشەکە باش بێت زۆر گرنگی بەوادەین کە ڕەنگەکانی ڕەونەقێکی جوانی هەبێت جلی کوردی یعنی ئەوەی کە ڕەونەقی هەبێت و کە ڕنگ باتەوە بەڵێ ئێمە زۆر گرنگی بەوە ئەدەین لە پێش ئەوەی کە قوماشەکە هینکەین جارێ پرسیاری کوالێتەکە یەکەین لەوێ زۆر باشە بزانم دوا پرسیارم بزان بابەتی مناڵانیشتان هەیە ئێوە بەڵێ عادەتەن مناڵانیش لە مثلەن نەورۆز و مناساباتەکانە حەزەکەن کە مەسەن جلی کوردی لەبەرکەن و بیپۆشن یاخود بابەتێکی جیاوازتان بۆ هێناون مەسەن تایبەتی کەن بە مناڵ یاخود دەتوانن لە دایکەکان خۆیان تەنسیەکیان بۆ بکەن بەڵێ بابەتی جلی مناڵان بە جیاوازیە هێنین کە ئەو هەر تایبەتە بە جلی مناڵان و ناسک و جوانە بۆ مناڵە چاوگەشەکان بەڵێ بەجیا ئەوە هێنین بەڵام هەنێک دایکان هەیە خۆیان حەزەکەن جی لەبەر بکەن ئەوەش بۆ مناڵەکانیان بکەن ئەوەش هەیە بەڵێ زۆر ڕاستە زۆر سوپاس کاگاسۆ ئەمڕۆمان دوومان کردی سوپاس بۆ ئەوەی کە میوانداری ئێمەت کرد لە دوکانەکەدا هیوای سەرکەوتنە بۆ خوازم هەم بۆ خۆت و هەم بۆ ستافە بەڕێزە گەشتان دووبارە بەخێر بێن سەر چاو زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ کاک ئاسۆ محەممەد کە بە ڕێزیان خاوەنی کۆتاڵی ئاسۆ بوون ئەمڕۆ میوانداری ئێمەیان کرد گفتوگۆمان کرد سەبارەت بە گرنگیدان بە جلی کوردی لە بۆ نەجیاوازەکاندا تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.